تەماشاوان نێژای وار باش کەسکە سۆرڤێ هەفتێزی بە مژارێکی باڵکێش و گرنگ پێشبەرێوەیە مژارەمەیاوێ هەفتەیە لەسەر سینەما کوردیە کێشە و پرۆبلەمێن سینەما کوردی و دیرۆکە سینەما کوردی ئەمێ بەهەورە بنرخینن لە ستودیۆی دەمێوانن من هێژا هەنن کاک عەدنان ئۆسمان سینەماکارێک ji هەولێرە خێراتن مامۆستا کاک چەکدار ئەرکران ji ئیستانبولê beşdarê programê me ye wî zî xêratin mamoste belê xwazim bi we dest pê bikim kak Adnan Osman kêşe û problemên sînema Kurdî belê em zanin feqet di mangê duanzdan da li Silêmanî festîval û mêrîcanekî sînema Kurdî çêbû ez dixwazim berê bi wî dest pê bikim hûn kar li barê ev mijar ji me re fikrê xwe bêjin بەڵێ زۆر سپاس سەرەتا حەز دەکەم زۆر سپاسی بەڕێستان و هەموو ستافە جوانەکەتان بکەم بۆ ئەوەی بیرتان کردەوە کە گرنگی بە سینەما بدەن گرنگی بە سینەمای کوردی بدەن کە ئەوڕۆکە چەند پێنگاوێکی زۆر گرنگ بەڕاستی چوتە پێشێ لەگەڵ پێشتر لەگەڵ چەند ساڵێک لەمە پێش زۆر زیاوازی هەیە کۆمەڵک فیلمی زۆر باش دروست کراوە دەرهێنەرەکانمان چەند قۆناغێکی زۆر گرنگیان بڕیوە سەبارەت بە و فیستیڤاڵی بەڕێستان باز دەکەن فستیڤاڵی کورتە فیلمی سلێمانی دووەم فستیڤاڵی کورتە فیلمی سلێمانی لە سلێمانێ جارە یەکەمە چێت بەیان بەرزی چێ تانوکە تقریبان لە هەموو هەر سێ پارێزگای کوردستان هەولێر دهۆک سلێمانی نزیکەی 20 فستیڤال چێ بووە فستیڤالی شۆرت فیلم تا ئێستا هەتا ئێستا 20 فستیڤال چێ بووە ساڵانە فستیڤال چێ دەبی لە دهۆک لە هەولێر لە سلێمانی هی بەڕێبەرایەتی سینەمای سلێمانی ئەم ساڵ دووەم فستیڤالیانە لە دووەم فستیڤال تقریبان هشتا فیلم بەشدار بوو هشتا شۆرت فیلم بەشدار بوو تا فیلمێن سینەما کوردی بوو ینی بەڵێ هەموو فیلمی کوردی بوون کوردی بوو هەموو کوردی بوون بەعزەکیان شۆرت فیلم بوو بەعزەکیان فیلمی فیکشن بوو درێژ بوو بەڵێ پێنج فیلمی درێژ بوون ئەوکانی دیکە هەموو شۆرت فیلم بوون کورتە فیلم بەڵێ کورتە فیلم بوون لە بەشی پێش بڕچێ کۆمەڵک فیلم چوونە بەشی پێش بڕچێ خەڵاتیان وەرگرت فستیڤالەکە نۆ ڕۆژی خایەند خەڵکێکی زۆر زۆر بینەرێکی زۆر زۆر بەڕاستی بە حەماسەتێکی زۆر جیاوازتر لە پێشتر ینی حەز دەکەی وردە وردە بینەری سینەما لە هەرێمی کوردستان زۆر لە زیادبووندایە خەڵک حەز و تامەزرۆی بینینی فیلمەکانە بزانی دەرهێنەرەکانی ئێمە ئاستی فیلمی ئێمە ئاستی سینەما ئێمە بەچێ گەیشتووە بۆیە هەم ڕاگەیاندنەکان زۆر گرنگیان پێدا میدیای کوردی و میدیای جیهانیش گرنگیان پێدا هەمیش بینەرێکی زۆر زۆری هەبوو نۆ ڕۆژی پڕ بینەر لە شاری سلێمانی فستیڤالەکە بەڕێوە چوو دیارە ئەو فستیڤالە بەتەنیا نییە چەند ڕۆژ بوو نەڕۆژ نۆ ڕۆژ بوو لە 22 مانگ دەستی پێکرد پێم وایە لە 20 مانگ دەستی پێکرد لە 29 مانگ تەواو بوو 28 مانگ 28 مانگ تەواو بە بۆنەی ڕۆژی سینەمای جیهانی لەوێندەرێ کۆمەڵک خەڵات پێشکەش کرا ئەوانە دیارە ئەو فستیڤالە نەسەرەتایە نەکۆتاییە پرۆگرام هەیە وی من ئاگدار بم پرۆگرام هەیە مانگێکی دیکە لە دهۆک فستیڤال چێ بکرێ پشتی هەندێ لە هەولێر فستیڤال چێ بکرێ لە بڕواایدامە پاشان پاش ئەو سێ فستیڤالە یەک فستیڤالی ئەنتەرناشنال دەکرێتن هەر سێ فستیڤال کۆ دەکاتەوە فیلمە باشەکان فیلمی دیکەش لە دەرەوەی هەرێمی کوردستان لە دەرەوەی عێراق و ئەوانە فیلمی دیکە وەردەگرێ بۆ ئەوەی فستیڤالێکی ساڵانەی ئەنتەرناشنال چێ بکەن ینی مەبەست ئەوەکو دە ساڵی پێشتا فستیڤالێکی ئینتەرناسیۆنال چێ ببێت ساڵی دیکە ساڵی داهاتوو ینی ساڵی داهاتوو 2011 پرۆگرامیان هەیە پرۆگرام هەیە من وە جێم لێ بووە لە برادران کە پرۆگرامی ساڵی داهاتوو فستیڤالێکی ئەنتەرناشنالی فیلمی کوردی چێ دەبی لە هەموو دنیا لە هەرچێ فیلم هەیە دەتوانانی بێ بەشداری فستیڤالەکە بەس پێم وایە جارێ زووە باسی ئەو بابەتە بکەین بەڵام دەمەوێت ئەوە بڵێم کە لەلایەن خەڵکەوە لەلایەن حکوومەتەوە لەلایەن سینەماکارانەوە لەلایەن ڕاگەیاندنەکانەوە میدیای کوردیەوە و میدیاکانی وڵاتەکانی دەوروبەریش ڕووناچی یا بڵێن زەو خراوەتە سەر سینەمای کوردی کە ئێستاکە زۆر خێرا بەو پێشەوە دەچی پاڵپشتیە حکوومەتە هەرێمێ بۆ vê مهریجان و vê فستیڤالی چێبوو یان سپۆنتانە چێبوو چاوان بوو ینی فکرا vê فستیڤالی چاوان پێکات بەڵێ زۆربەی ئەو فستیڤالانی کە دروست کراوە لە هەرێمی کوردستان بە پشتگیری حکوومەتی هەرێمی کوردستانە جگەل لەوەی کە کۆمەڵێک ڕێکخراوی NGO هەیە
کە ئەوانش دەتوانن فستیڤال چێ بکەن جگە لەوە ئێستا کە سپۆنسەری کەرتی تایبەت پەیدا بووە کۆمپانیایەکان پەیدا بوون خەڵکی دەوڵەمەند و پارەدار ئەوانە پەیدا بوون دەیانەوێ پشتیان هەبێ لە ڕیکلامکردن بۆ کۆمپانیەکانیان ڕیکلامکردن بۆ تەلەڤیزیۆنەکانیان بۆ کەناڵەکانیان ڕیکلامکردن بۆ کاڵایەکانیان بۆ شتومەکەکانیان کە دەیفرۆشن ئیتر ئەوانە پشتیان هەیە با بڵێن بەشدارن لە دروستکردن و چێکردنی ئەو فستیڤالە من بەڵام ئەوەندەی من لە نزیکەوە بزانم حکوومەتی هەرێمی کوردستان زۆر پاڵپشتی ئەو جوولانەوەی سینەمایی دەکاتن بەڵێ و بەتابەتی فستیڤالەکان و دروستکردنی فیلمی درێژ و فیلمی کورت و کڕینی کۆمەڵک ئامێر و کەلوپەر و ئیتر ئەو شتانە بەریاکۆیان بێن سەر کێشە و پرۆبلەمێن سینەما کوردی ئەس خوازم ji kakçektar pers bikim li Diyarbekir zî festîvalek belkî konferansek çêbû armanc û mebesta ew ê çibû ya Diyarbekirê çibû û giyan asta ew ê yanî meqsed û muradê we sadir bû yan na çawan bû yanî belê heta vê gavê gelek mihrîcan dahatin çêkirin taybet li Diyarbekirê ne Diyarbekirê em bêjin hindek bajarên dî wek Hewlêr Duhok û her wesa li Londonê û ev sal li New Yorkê jî festîvala filmên Kurdî çêbûn. Lê belê konferansekî heta vê gavê nehatibû sazkirin. Yani konferansa ku mirov karibe sînemaya Kurdî gengeşe bike. û her wesa ev konferansê ji xwe dibin sernivîsa ewkê de çêbû. Sînemaya Kurdî an jî sînemaya Kurd çê dikin. Yani mebesta me ew bû ku em gengeşe bikin ka sînemaya Kurdî mirov li ku derê erê li ku derê pîvanê wî çi ye heye an nîne me xwest em li ser vê tiştî gengeşe bikin û ev konferansî taybetiyekî wî yê dî konferansekî navnetewî bûn yani li gelek welatan ji em bêjin başûr her wesa Roşelat û ji Amerîkayê, Avustralyayê, Ewropayê akademisyen derhêner beşdar bûn. Meha 12 2009 Belê meha 12 2009 û 10 roj domiya festîval jî. Bi alîkariya kîjan saziyan ew çêbû festîvala Diyarbekir konferansa sînemaya Diyarbekirê ev bi hevkariya mezin ezanim palpiştî kir bi hevkariya şaredariya mezin û navenda huneriya Diyarbekirê û her wesa konsolosya Swêdê jî alîkariyekî berketî kir. 6 rojên destpêkê biborin 8 rojên destpêkê film hatin nîşandan û piştî filman jî li gel akademisyen û derhênerên wan filman guftûgo hate kirin. Ewan li ser filmên xwe axivîn bîneran jî pirsên xwe pirsyar kirin û du rojên dumahîkê jî du rûniştin çêbûn. Duan rûniştinan de sînemaya Kurdî hate gengeşe kirin. Yani kêşeyê wî problemê wî vê belê kêşeyên wî problemên wî sînema Kurdî di rojên em bêjin pêş da sînema Kurdî hedefa wî çi ye belkî li ser vana yani em dikarin bêjin sînemaya Kurdî dîrokekî em bêjin dirêj heye çimkî bi yekem filma Kurdî 1926 de hatiye kişandin lê belê ev ne berdewam bûye belê ji xwe di rûniştina duyemîn de li ser dîroka sînema Kurdî bisekirin ez bawerim gelek temeşevan me belkî hayî wan ji sînema Kurdî zêde tune yani sînema Kurdî heye tune ew daxîl gelek deveran da bajaran da me diye ku nîqaşek heye yani مناقشێک heye bên sînema Kurdî em karin behsa wê bikin yan na feqet ez bawerim sînema Kurdî heye û belkî destpêka wî zî gelek di salên berê çêbûne feqet beriya ku em bên ser wî dîroka sînema Kurdî dîsal ser vê festîvala Diyarbekir ez dixwazim bi were biaxivim giya ewa xwe meqseda xwe yani ji xwe na min nexwest ez ser dîrokê biaxivim belê dîrokê biaxivim bi were 26 de hatiye çêkirin lê belê ne berdewam bûye
yani em dikarin bêjin sînemaya Kurdî niha zarokekî nûzayî ye. Ev konferans jî bi wê mebestê me çêkir ku ka yani çawa şitilekî em bêjin çê dibe mirov rêka wî diyar bike, pîvanên wî diyar bike. Têgeha sînemaya Kurdî mirov ew ê diyar bike. Yani mebesta çêkirina sazkirina vê konferansê biçekî ew bû. û belê em ev bixwe jî tiştekî giring bû ku hate sazkirin, hate çêkirin, gelek kes hatin bahev û ev tiştî gengeşekirin. Ez dikarim bêjim gihîşte armanca xwe. Gelek baş em we pîroz kirin em ji bo Festîvala Süleymaniyê û hem konferansa sînemaya Diyarbekirê ê ku xizmet ji bo van şoğlankirine em wan pîroz dikin. Berê ku bêm ser we mamoste veterîka me ye em navberkêka kin bidinê û cardin vegerin ser guftugoya xwe. Piştî navberkê em cardin bi hewran e. Li ser pêşkeşiya Parîsê Abrayên Lumière ku wek pêşengên sînemaya tên qebûlkirin ra 100 sal zêdetir derbas bû. Ji wan rojan vir da sînema bi lezgînê pêş ket. Sînema bi tenê ne hunerek e, sektorek e û bûye hêzek. Bi vê hêza xwe sînema dikare sînoran bê pasport û bê destur derbas bike. Fîlm li aliyekî dinyayê xwe digihînin aliyê dinê dinyayê. Bêguman sînema gelekî giring e. Hemî dinya viya dibêje û hemî welat giringek pir zêde didine sînemayê. Çimkî tebayê gelan temaşe dikin û peyama xwe rast didî. Vêga Amerîka li dinyayê hêza herî mezin e. Hemî dinyayê kontrol dike û her wiha giringek zêde nîşanî sînemayê dide. Pêwîst e li cîhanê her gel xwedî sînemaya xwe be. Wek mînak sebebê qebûlkirina Yekîtiya Ewropayê a Romanyayê sînemaya Romanyayê bû. Çimkî zimanê sînemayê li hemî dunyayê hevpar e. Pêwîst e sînemaya her gelî hebe. Her gel dikare bi sînemayê êş û azarên ku kişandine bîne ziman û tiştê ku mirovan nêzî hev dike jî dîsa sînemayê. Sînema ji bo miletekî pir giring e. Çimkî tu dikarî bi rêya sînemayê hemî problemên xwe û bûyerên civakî vebêjî. Çimkî herkes ji zimanê sînemayê fehm dike. Wek mînak di fîlmên Charlie Chaplin de axaftinek tune ye, an jî dengek tune ye. Lê bi hîsanî tu fehm dikî ka dixwaze çi bêje. Sînema ji bo her gelî muhîm e. Ji bo nasandina çand û kevneşûpiyên xwe li cîhanê. Tenê bi çanda me çê nabe. Divê em çandên gelên din jî bi rêya sînemayê nas bikin. Dîrok rabirdû û çanda welat û gelan bandora xwe li sînemayê dikin. Êş, şadî û hêviyên hevpar senaryo zimanê sînemayê diyar dikin. Evana hemî di her civakê de nasnameyekî sînemayê pêk dîn. Ji ber ku sînemaya Kurd hîna nû ye dixwaze stîla xwe çê bike. Lê bêga her derhênerekî xwedî stîlek cuda ye. Ji ber ku kişandina fîlmên aksiyon gelekî bi zehmet e, em di vî warî de hinekî zehîfin. Bi tenê jîwan bamarnî çend hem fîl kişandine û xebatên kişandina fîlma xwe ya nû berdewam dike. Yên din jî bi gelemperê diguherin. Hinek li gorî stîla sînemaya Îranê xebatên xwe dimeşînin, Îran di warê sînemayê de gelek pêş ketiye. Lê bêga li herêmê stîlek diyar tune ye û ji bo stîla xwe xebatên xwe berdewam dike. Kengî stîla xwe çê bike wê hingê em ê karibin bêjin sînemaya Kurd heye. Çimkî her welat li gorî xwe xwedî stîlekê ye. Amerîkayî, Hindî û Îranî xwedî stîlên xwe ne. Ji xwe dema tu temaşe dikî, tu heman fehm dikî. Ji ber vê yekê eger tu xwedî stîla xwe bî, tu yê bibî xwedî sînema. Pêwîst e li vê derê giringiya sînemayê were nîqaş kirin. Çimkî li cîhanê sînema bûye şaxê hunerê yê heftan. Nênikê ku çand û problemên gelekî nîşan dide ye. Pêşê sînema xwe digihîne gelê xwe. Lê her fîlm dixwaze sînoran derbas bike li hemî dinyayê ji her zimanî, ji her çandî, ji her dînî xwe bigihîne her kesî. Eger fîlmek bandora xwe bi vî rengê nîşan bide, ev fîlm bi ser ketiye. مخابن کو گلی مهینا قیمت و واطی سینمای نزانه. دبیجن کو حتی ام هرن سینمای ام دیویدی کی بستینن و المالی تماشا بکن. لیهنا بهیزا سینمای نحسینه. لیم جبیر نکن کو هیتلر بسایا سینمای دوسه ولات بدس خسته.
بەڕاستی فیلمی کوردی کو زمانی کوردیش دکاره به زمانی سینمایی بر وی جهت بو ناسکرندی اب غاس نبو نه در هنرین کرد مینا بهمن قبادی و هنر سلیم لتوای دنیای تین ناسکرن ایده د سینمای جهان دا جخواره جه کی پیدا کرنه جبر وی کی از کارم بیجم کو ام بیگا د استک باش دانه و از باورم جوان ایرو د کارن هین باشتر بکن هنرێکی جیاواز دویم ویا باش بزانبن سینما چندا بیانیانه و اوانه افکار درخصی هوله هر چخاص امن کارنا سویده جی ورگرنجی پیوست امبدن پیشو پاوان چه دکنه و د سینمای دا چه بکارتینینه جبو کم چندا خواه بوان و همو جیانه بدن ناساندن دویم وی کاری بکن بله ما تماشه و تاریخ ها کر ام جاردن ودگرن سر گفتگوی خواه کاک عدنان عثمان بله سینما کوردی کێشە و پرۆبلەمی چنە بڵێ دەستان خۆشبی پرسیارێکی زۆر جوان ڕاستی من حەزم لە پرسیارەیە چونکە تێزی تەخەڕوجی من لە زانکۆی سەلاحەدین زانکۆی سەلاحەدین لەسەر سینەما کوردی و کێشە و پرۆبلەمی کێشە و پرۆبلەمی پیشەسازی سینەمای کوردی یعنی سنعەتی سینەمای کوردی بەڵێ تێزی من لە جامیعە ئەوەیە ینی لە زانکۆی سەلاحەدین و پرسیارەکە زۆر پێم خۆشە بەڕاستی پێم وایە پرسیارێکی زۆر بەجێ بۆ ئێستای سینەمای کوردی چونکە ئێستا کۆمەڵک کێشە و پرۆبلیمی گەورە هەیە لە بەردەمی ئەگەر ئەو کێشانە نەمینێ یا کەم بیتەوە زۆر بە خێراتر دەستە پێشێ من لە تێزەکەی خۆم کێشە و با بڵێن پرۆبلەکانم دابش کردە چەند خاڵێک یەک لەوانە ئێمە کێشەی تەکنیکیمان هەیە کێشەی تەکنیکی لە بۆ نمونە ئەو ئامێرە پێشکەوتووە گرنگانەی کە لە دنیا دەدرچێت بۆ وێنەگرتنی هەر فلیمێکی سینەمایی یا شۆرینەوەی فلیمی سینەمایی یا چاپکردنی یا کۆپیکردنی و مۆنتاژکردن و ئامێرەکانی دەنگ و ڕووناچی و هەتا دوایی دوارە تەکنۆلۆژیەدا کێمایی هەنە لەبارەی تەکنەلۆژی بەڵێ کەم و کورتی هەیە بەڵام ئەوە خەریکە ئەو کەم و کۆریانە چارەسەر دەکرێت بەڵام تۆزێک بە هێواشی یعنی زۆر بە خێرایی چارەسەر ناکرێت ئەگەر بێت و ئەو کەم و کۆریانە تۆزێک بە خێراتر چارەسەر بکرێت چونکە هەمومان دەزانین ئەم ئێستا دنیا دیجیتالە ئامێرەکانی 35 ملیمی سینەمایی خەریکە وردە وردرە ناو دەچن خەریکە سینەمای دیجیتال و سینەمای HD شوێنی سینەمای سرلۆید و سینەمای 35 ملیم و سوپەر 16 ملیم و تێپەکانی سینەما دەگرێتەوە بۆیە ینی لە دنیاش هەر هەنگاوەکە زۆر خێرایە کە ئێمەش تۆزێک دوورین لەو حەدە باڵێن تۆزێک نەک زۆر تۆزێک دوورین ئۆتۆماتیکی ئامێرەکان یا کەلوپەلەکان یان زانیاریەکان درەنگتر دەگاتە ئێمە ئەگەر میکانیزمێک هەبێتن یا میکانیزمێک چێ بکرێتن بۆ ئەوەی لەمە دووە ئەو کۆنتاکتە زۆر خێراتر بیتن هەر ئامێرێکی نوێ هەر تەکنۆلۆژیایەکی نوێ سەبارەت بە سینەما لە دنیا پەیدا بوو ئێمەی کوردیش لە کوردستان بتوانین بە زووترین کات شارەزای ئەو ئامێرانە بن ئەو تەکنۆلۆژیا تازە بین شتێک هەیە حەزەکەم پێت بڵێم لە ساڵی 1991ەوە ینی لە پشتی سەرهەڵدانی لە هەرێمی کوردستان 1991 تا ساڵی 2008 25 فیلمی سینەمایی لە هەرێمی کوردستان چێکراوە پشت 1991 تا 2025 فیلمی بەڵێ 25 فیلمی سینەمایی درێژ نەک کورد 25 فیلمی سینەمایی درێژ کوردی چێکراوە دەوڵەتێکی وەکو سعودیا بە هەموو قەبارەی خۆی بە هەموو گەورەی خۆی بە هەموو نەوت و هەموو کانزا و هەموو پارەی خۆی ساڵی 2009 یەکەم فیلمی خۆی دروست کردووە کوێت پێم وایە یەک فیلم یا دوو فیلم ئەگەر کاک چەکدار بەم ڕاستکاتەوە یا فیلم ئەگەر یا دوو فیلمی هەیە کوێت بە هەموو گەورەی و مەزنی خۆی کەواتە لە ساڵی 1991 تا ساڵی 2008 25 فیلمی سینەمایی چێکرابیتن لەو باوەڕدامە نزیکەی 400 تا 500 فیلمی کورتیش دروستکراوە سینەما چێکرێتشکی بۆ هایە نەوسا ینی پڕپارەیە ینی ئەوە کارێکی زۆر زەحمەتە بەڕاستی ینی سەنایەکی گەلک ئەم بێژنەوە پەرەت خوازە جگەلەوە بە جەنابیشتانم گوت تقریبان 18 تا 20 فیستیڤاڵی کورد فیلمی کورد و فیلمی درێژ بەشداری فیستیڤاڵەکانیان کردووە ئەوە چاکراوە ینی دروست کراوە ئەوە پێنگاوی زۆر گرنگن بەڵام تەکنەلۆژیا کێشەمانە یەکەم دووەم بۆیە باسی فیلمەکانم کرد حەز دەکەم یەک قسە بکەم
ئەو 25 فلیمەی کە هەتا ساڵی 2008 ئەگەر دروست کرایە ئەگەر لە بێت و لە هەر یەک لەو فلیمانە 5 کادری خۆمان 5 کەسی خۆمان پسپۆرێتی لە دەرهێنان با بڵێن بورەی لە کامیرا لە دەنگ نەزم لە تەکنیکەکانی دیکەی سینەما وەربگرت وایە ئێستا کە لە هەر فلیمێک 5 یعنی ئەگەر 20 فلیم چێکرابی دەکاتە 5 جاران 20 دەکاتە 100 وانە 100 کادرمان 100 کەسی پسپۆر لە بوارەکانی سینەما ئێستا پێم وایە ئەگەر بڵێن 100 ڕەنگە ینی ژمارەکە نزیک بی لەوەندا ئێستا خەڵکی زۆر باش هەیە لە کوردستان دەتوانێت ئامێرەکان بەکاربینیتن کەواتە لەوێش بربەستەکان یا کێشەکان تۆزە کەمتر بووتەوە بەڵام پێشتر هەبوو بەڵام لەگەڵ وردە پێشڕۆچوونی سینەما و دروستکردنی فیلم و هاتنەوەی ئەو کوردانێکە لە ئەوروپا و ئەمریکا و ئوسترالیا و ئەو شوێنان دەژیان و بە باگراوەندێکی ڕۆشنبیری و سینەمایی و شەهادەی بەرز و ئەوانە هاتن وردە ئیشیان کرد و خەڵکی دیکەیانی ڕاهینا ئێستا کۆمەڵک کادری پشت کامیرەی باش هەیە کە دەتوانن فیلمەکان بە ئامێرەکانی سوپەر 16 ملیم و 35 ملیم و HD بە هەموو بە زۆربەی تەکنیکە تازەکانیەوە دەتوانن بەکاربینن بەڵام هەر لەگەڵ ئەوەش دە کێشەمە هەیە کێشەیەکی دیکە هەیە لە هەرێمی کوردستان کە ڕەنگە ئێوە دەرچ پێ نەکەنیان ئەوانەی کە ئەو برادرانێک کە ئەویان نەدیتبی هەستی پێ نەکەن ئێمە لەوێ کاک عەدنان دەبێ وارێ دەستخوازم ژ کاک چەکدارزی پرس بکەم پاش ئێمە بوەرە گفتوگوهای خۆداوام بکەن وەکێک و جەنابی کاک عەدنان بەحس کرد کێشە و پرۆبلەمین سینەما کوردی محققەیە تەوێ ڕۆژەلەتە ناویندا بەلکی لە ئەوێدا هۆلیوودێدازی میستۆگەر بەێ ینی گەلک پرۆبلەم هەنن فقط بەلکی تەماشاوانمە ڤیا مەراق دکن دیرۆکە سینەمایە کوردی سینەما کوردی ئەم بێژین سینەما یەکەمینە کوردی چ وەخت هاتێک کشاندن ژکو دەری دەست پێت کە بچ ڕەوشێ لەسەر چ ڕەوشێ ئەف سینەما بلند بوو لەسەر چ تەمەلێ بلند بوو پاری بووە ژوە پرس بکەن بەێ پشتی دامەزراندنە یەکیتیا سۆڤێتێ لە ئەرمەنیستانی تایبەت ji بۆ زمانی کوردی ئەم بێژن گەشە پێدانێکی باش چێ بوو شخوا یەکەم ڕۆمانە کوردیژی هەر لێ دەریاتن نویساندن و چەندین خەباتین لەسەر فۆلکلۆرە کوردیژی لێ دەری هاتێ چێکردن هەروەسا ڕۆژنامێکی ئەم ببێژن بەردەوام هەبوون ڕیاتێسێ ئەوە هەموو گرێدایی هەبن یعنی جیەکی دەما ئازادی هەبێ پشتێ شۆڕەشە ئۆکتۆبر بەێ ینی لێ دەرێ چاندژی ڕەوشەمبیریژی پێش بەدیکەوێ هەروەسا دوێ دەمێدا یەکەم سینەمای فلیمی کوردیش هاتێ چێکردن ji aliyê hemû nezeriyan be hemû nezeriyan belê Kurdê ew ê Sovyetistan ew bixwe eslê xwe ermen e lê belê li ser Kurdan şarêza bûn gelek xebatên ser Kurdî kirbûn û duê alî de pispor jî bû yekem film ew dikêşe û her wesa filma duê jî ser dîsa Kurdên êzîdî çê dike Ermenistanê dîsa sala 1937 de ji xwe ev film jî bêdengin û reş û spî ne na nivîsin reş û spî ne yani filmên bêdengin ser jiyana Kurdên wê derê vêga henin ew filmê ku hatine kişandinê yanî ew wan henin em bêjin filmê wan belê hene di arşîvên wan de hene belê arşîvan de hene û heta ew film li Sovyetê gelek jiyan de têne nîşandan jî li Sovyetê û heta diçe Ewropayê Amerîkayê jî têne nîşandan û dihêne ecibandin ji aliyê girseyekî ve têne temaşekirin jî û lê belê piştî ku rewşa siyasiya Sovyetê diguherê êdî ev tiştra diweste filmên bi taybetî bawer dikim de dema wê de Stalin dema Stalin tehdayekî mezin li ser Kurdan li ser Kurdên Sovyetê pêktî yani ev berdewam nabe ne tenê sînemaya Kurdî şanoya Kurdî her wesa nivîskarên Kurd gelek dikevin koçberê Sibîryayê dibin sirgûn dibin diyarê de gelek hastangî dikeşin yani rewşa Kurdan lê derê diguherê
پشتی ویژیش خو ایدی لدیاسپورای سینمای کردی بچکی دست بید که پیش که ببارن یک جوان مثلا 1991 دا فیلم نظامالدین آریچ او بخوا موزیک جنکی کردشی کردین ترکیه کلامیک جبو بکو چت که او جبه فیلم آخو جبو کنی کاره به ترکیه هم بچه یکی دی لارمنستان چت که و پشتی ویژی نها مثلا و دومایی که مرو دنیره گلک در هنرن کرد چه بونه وک بحمان قبادی وک هنر سلیم وک بيجن يكسل يابوز وك قالك كسن كون نابي وان جواني ما قالك نصا بيش تشندواري هر وصا فيلمين واند فستيفال ناف دولتي ناف نتوي دا جدينا نيشاندان وخلاص جي وردقرن وحتى بو السادام كودوان فستيفالان دا پشکێکی ji bo sînemaya Kurdî jî yani. Hêviyek çêdibe. Baş em ê cardin navberek bidinê û piştê navberkê em ê înşallah vê guftugoya xwe dawam bikin. Temaşevan nêcem ê navberkek bidin li ser eknanan dûr nekevin lewra veterêka me ya xweş heye piştê veterê em ê cardin vegerin ser guftugoya xwe. پرسکریکا هری مزن اجواکان یا دواری دیروکا سینمای دا اوه کو دوان سالین داویدا داگیریا فیلمین امریکی گلک سیده بویه. سکتورا فیلمان کو 20 سال بره پیش کتیبو هیدی بر بتونه بینه ایواده لی دوان سالین داویدا سینمایین هن ولاتان باله دکشینن. فیلمین کمن شوپی فیلمین حرمی کو شوپین چاندین جدا دنوا خدا دحوینن لی در دورین سینمای باله دکشینن. دی آفرات کان نیتم. پیوا سینما جبو من پرگرینکه لی مخابن افدمک دریجه کو سینمای کرد تو نبود. سینما د چل آنجی سالن پنجی دهات راقی. لی بله حتی سالن هشتی سینمای کرد آنجی فیلم کردی تو نبود. د سالن هشتی دا چند حب فیلم هاتن کشاندن و کیدن تشتک چی نبود. ویگاجی هینا سالون اکمتونه. کوی که سینما هنری. دویم بیر نکن کو همی ولات کرنگی دن سینمایه. لی هینا جی انسان ما گرنگی نادن سینمایه. دمام لدیروک دنرن لإيراني پشتی شورش اسلامی گرنگیک پر زیاده دانه سینمایه. و ویگا سینمای ایرانی گلک به پیش کتیه. لهر دریج بون شانداینا پرسکریکن جواکی گرنگیک پر زیاده نشانی سینمایه دادن. لی گلک مخابن کو لبان ما هینا چند که وها چه نبیه. نکتیه نواجیانا ما. جبر وی کم گرنگیا سینمایه نزانن. اگر ملتک نخودی سالونا سینمایه به وی چاوا کار به گرنگیا سینمایه فهم که. و اوانا همی بسری خواه پروبلمن. لی هیویا من اوه کو اف پرسکریکانا همی وی چاره سر بن و امی روژه که گرنگیا سینمایه فهم بکن. فیلم کرده کان ویگا سینمای کرد خوازه خوا اثبات بکه و جبو وهنه کاوان دا بیجه جبو پیشکتنه ریا خوا دیگره اف جی جبو پیشروجه هویا مزیده دکه تو بس لتاريخ سینما جیمینه هنرندن جبو مگل کرینگه به سینمای امدکارن که نشوپی و عادتین خوابدن شیاندن و امدکارن جه دنیای را بیجن کو کرد جی سینمای حزی پیشکتنین تکنولوژیکو دواری سینمای دا دبن پیشنگیا سینمای امریکی دا چیبون سینما جبینی و گوهرتن لی تجاران گرینگیا چیروکه کم نبو و ایرو شون دا جوی کم نبه تکنولوژیا سینمای چقدر پیشکتی به و چقدر کاری که باش ترخ ولیجی تماشاوان و هرتم چیروکه باش بخوازن چند دفکیا روجهلات دنگ بیش و چیروکین روجهلات و هرتم باندورا خوا لسینمای بکن برابراتی گشتی سینما مجرا فیلمان بگرانی لسر تکلیا رژیم بعث و کردان دایه. چوا راستی اشکنجه هاتنه آنجی انفال و یدن. از کارم بیجم کو سدی نوت و مجاره بکارتینن. لی پشتی دمک دن لگوری رمانا من برو وجوا فیلم عجز بن. جنود یکن حتی 2003 فیلمین ببرنگی هاتن کشاندن. و علاقه جدیدن لأوروپا و جهانه. لی پشتی هلوشندنا رژیم بعث اوقاس بس لگوری باوریامن. چمکی دنبا جواکا مدا گلک پرسکریکین مهنه. مثلا در حقی جوان و جنان دا. مخابن کو حتی بیگا لسر اشکنجه کو جنه دیتینه تو فیلم نهات نکشاندن. لگوری رمانا من دوی ام ایدی مجارن انفال حلب چه آنجی دن بترکینن.
فیلم پر زوو کەتن فێستیڤالان و بە دڵگەرمی هاتن پێشوازیکردن چمکی مژار ئۆرژینال بن و چیرۆکێن ڕاست هاتمین بکارانین لە هەرمێ فیلمین کە داسێ بلندا تێنەکشاندن هەما تێڤلی فێستیڤالان دبنە و خەلاتان دەگرنە وەک میناک بار بفیلما خوا شەوکەت ئەمین 11 خەڵاتین ناونەتەوەی گرتن و vêgajî فیلما خۆیان نۆ قەداندیە لە فێستیڤالان تێیە تەماشەکردن تشتێک کۆمە کێفخواش دکە لە فێستیڤالان بە دڵگەرمی و باوێکی باش ئەم تێنە پێشوازیکردن بۆ ماوەی 5 مژارە فیلمان درامایە و لەسەر حەلەبچێ ئەمفال و ژیانە کوردانیا ئەفسە ساڵی داویە لێدە مژارە ئەکسیۆنێدا دوسێ خەبات هاتنەکردن ئەو ژی وەک سینەمایە نەبوون کشاندنا ویدیۆیە بوون لێ نە ئەو قەس باش بوون فیلمین ئەکسیۆن مرۆڤین پسپۆر و خودی تەجروبە دخوازە لێ دەبی واریدا تەجروبەیە مەتونەیە و ئەز هەرتم دەبێژم ئەگەر ئەم بخوازن و فیلمان چێ بکن دوێ تەقەز ئەم ژێرا بچوێکی بەخەتینن د فیلمین کورداندا مژار هین زێدە لەسەر ئێشان هاتنە هەڵبژاردن چمکی me pir êş kişandin ev jî mijaran orîjinal dike bi taybetî jî mijara enfalê di nava gelda pir bi bandor e lê me hîna jî eleqeyek baş jê ranîşan nedaye û bi qindî ku ez pê dizanim vêga li ser xebat têne kirin û senaryo tê nivîsandin belê me temaşe kir gelek vetere û gelek reportajên girîng hebû di ekranê de em ê caridin vegerin ser guftegoya xwe mamoste pirsa min ew e li herêma Kurd Iraqê de salonê sînemayê çi qas hene di warên salonê sînemayê û belê we behsa teknolojî û hinek kêşan kir feqet di warê salonan de karin çi bêjin ji me çend salon mesela li Hewlêrê li Silêmaniyê falan henin بەپێی ڕێکخراوێکی بەپێی سەرژمێرێکی ڕێکخراوی یونسکۆی جیهانی دەبێت بۆ هەر 10,000 کەس لە هەر شوێنێکی ئەو دنیاە یەک ساڵۆنی سینەما هەبێ باشە یەک ساڵۆنی سینەما هەبێ بەپێی ئەو ئامارەی یونسکۆ ڕێکخراوی یونسکۆ دەبێت لە تەنها شاری هەولێر دەبێت 200 هۆڵی سینەما هەبێ کەسی بەداخەوە ئەوەندە ئەو ژمارەیە نییە من ئێستا پێت دەڵێم بۆ بڵێ li gor UNESCO lazim ew e بۆ هەر 10,000 کەس یەک هۆڵی سینەما هەبێ یعنی یەک ساڵۆنی سینەما هەبێ باشە li Tirkiye maalesef bedaxewa بەڵێ زۆر بەداخەوە ڕەنگە لێرە زۆر زیاتر بی لەلای ئێمە زۆر زۆر کەمترە ئەوە بەڕاستی یەک کێشەی زۆر گەورەی بۆ ئێمە ناوەتەوە yani ez bawerim gelek li welatên li Tirkiye gelek bajaranda salonê sînemayê tinin حتا ez dikarim lê efû heta li Diyarbekirê mesela sînemaya Dîlan hebûn ku gelek kes dibêjin sînemaya herî mezin ya rojhilata navîn niha sînemaya Dîlan hatiye girtin ji bo konserên ew ê müzîka ew ew ava bûye ya Dîlanê sînema Dîlanê tişkî balkêşe yani divan sal ez bixey du mehsê mehberê belê هاتە گرتن ئەو جا هاتەگرتن تشکی بە مێردینێ مەسەلا ئەوتونە مێردین ناڤەندا چاند و هەنەریە قاشۆ گەلک ئەوتێن مێردینێ توریستێن جیکێ گەلک خۆشە ئەز ji مێردینێ پڕ حەست بکەم ڕاستی باژارێکی حەز دەکەین ڕۆژێک بچین سەردان بکەین و ببینین لێ مخابنە چوم ساڵۆنە سینەمایت نەبوو بەلێ لەگەل وەچەوانە ڕەوش بڵێ وڵا لایمە ڕەوشی نەبوونی هۆڵی سینەما نەبوونی ساڵۆنی سینەما زۆر خراپە بەڕاستی فیلمی دەرهێنەر فیلمێکی درێژ چا دەکاتن دروست دەکاتن پارەی زۆر لێ سرف دەکرێت بەڵام بەداخەوە کاتی کە فیلمەکە مۆنتاژ تاوا دەبی هەموو شتێک تاوا دەبی دەرهێنەری بەدبەخت نازانی فیلمەکەی خۆی لە چێ نیشان بدە تەنها ئێمە ئەوەی کە بەرچاوە ئەوەی کە دەبیندرێ سێ هۆڵی حکومیمان هەیە لە هەر سێ پارێزگاکەی هەولێر و دووهۆک و سلێمانی باشە ئێستا لە سلێمانی کۆمپانیایەکی ئەهلی یعنی غێری حکومی کەرتی تایبەت هۆڵێکی سینەمای کردێتەوە خەریکە چەند هۆڵێکی دیکەی سینەماش دەکرێتەوە لە سلێمانی لە شاری هەولێر پرۆژە هەیە چا نەکراوە دروست نەکراوە بەڵام پرۆژە هەیە کۆمەڵێک هۆڵی سینەما دروست بکرێت لە شاری دووهۆک هەروە لە کەرکووچیش هەروە پێم وایە خەریکن چەند هۆڵێکی سینەما دروست بکرێت ئێستا لەو پێشکەوتنەی سینەمای کوردی و فیلمی کوردی کە پێش دەکەویتن بەو خێراییەی بەڵام ئەوە نەبوونی هۆڵی سینەما بووتە یەک پرۆبلمی زۆر گەورە ئەویش بۆ حەزەکەم کێشەکەت بۆ تەوزیحکەم
کاتی لە ساڵی 1991 سەرهەڵدانی کوردان بوو لە هەرێمی کوردستان و حکوومەتی بەعەس لەوێ وجودی نەما پێشتر حکوومەتی بەعەس ناوچەی ئارام ساز بوو بەڵێ ناوچەی ئارام ساز بوو پێشتر حکوومەتی بەعەس مشکلی هەبوو لەگەر دەرەوەی عێراق مشکلی سیاسی هەبوو لەبەر ئەو مشکلی سیاسیە ئێمە لە ساڵۆنەکانی سینەما لە هەولێر و دۆک و سلێمانی ساڵۆنی سینەما زۆر هەبوو بەس لە هەولێر 4-5 ساڵۆن هەبوو لە سلێمانی 4-5 ساڵۆن هەبوو لە دۆک 2-3 ساڵۆن هەبوو باشە وردە وردەکە ئەو کێشەیە هەبوو کۆنتاکردنەوە لەگەر دەرەوەی عێراق کە کۆنتاکردنەوە هەر فلیمە کۆنەکانە دووبارە دەبێتەوە هی دۆک دەچە سلێمانی دێتە هەولێر دووبارە دەبێتەوە خەڵک بێزار دەبیتن خەڵک چی دەوێتن فلیمی تازەی دەوێتن و شتێکی دیکەش کللتورێکیکە هەبوو کە حەزبی بەعەس لە مێشتی خەڵک و لە مێشتی گەنجەکانی چاندبوو کە سینەما شتێکی ناشیرنە قێزەونە ناشیرنی کردو لە بەرچاوی خەڵک یعنی وەک کللتورێک نەبوو وەک شتێکی ناشرین لە بەرچاوی خەڵکی ڕەش کردبوو خەڵک ڕەنگە ئەوەندە حەزی نەدەکرد سینەما ببینی ئەوەندە حەزی نەدەکرد کوردین تورکی ئەف هەیە چەکدار زیزانە بڕاستی هەوزی هەموەلاتیە من یعنی سینەما بە هەوایەکی پڕ ئەرێنی نای قبولکردن ئیلا ئەم بێژن هەرێمێک و پڕ زێدە ئۆڵدار بن دیندار بن یعنی دبێن سینەما تشکێ نەباشە یعنی تشکێ شەیتانیە حتا وسات تێگوتن گەلک دەڤەرەن گەلک جیاندا سینەما هەر وەکێک و ئەحلاقی ئینسانان خڕاتکە بەوێ هەوای داتن نرخاندن ji ber wê pir zêde mêla Kurdên me yên Tirkiye li ser sînemayê tune bû yanî li malek em bêjin li malbatek yekek û em bêjin hewesa wî li ser sînemayê hebû ji bo çêkirina wî ji bo sînemada filman da rol bigire yanî malbatê wan qedexeyanî ser wan wisa çekdar rast e belê yanî bi tişkî pir zêde erî digoh here medresê bixwîne çima çi sînemayê ew dikî rast li gel we çawan e yanî rewş û barûdoxa بارودۆخی کۆمەڵایەتی و ئاینی ئەوانە بەڕاستی کاریگەری هەیە لەسەر درەنگ بڵاوبوونەوەی کللتورەکە بەڵام ئێستا لە هەرێمی کوردستان ڕەوشێکی دیکە هەیە لەبوونمونە ئینتەرنێت و مۆبایل و ئەو کۆمەڵە تەکنۆلۆژیا نوێیەکە بخێرا شۆڕشی تەکنۆلۆژیا کە هات بەڕاستی ئەو شتانی هەموو لادەلایەکی گەنجی نوێ هەیە جیری تازەکاری چێت بەڕاستە گۆڕانکاری زۆر خێرا چێت بێ زۆر سەیری چێ دەبیتن ینی زیری تازە پێڕاگەیشتووە ئەو زیرە تازە بەڕاستی ڕەنگە زۆر جێ بە لایەنی کۆمەڵایەتی لایەنی دینی لەلایەنی هەندێک شتی دیکەی سیاسی مەسەلەن ڕەنگە هەندێک جێ پێ نەداتن بەڕاستی ئەیتر مەسلەی نەبوونی هۆڵەکان حەزەکەم جارێککە بگەڕێ مەسەر نەبوونی هۆڵەکان کاکدان دخوازی کاک چەکدار پرس بکەم دوێ وارێدا ئەو چت بێژە عفو ئەمە جاردن بەگەنە سەروە کاک چەکدار کێشەی پرۆبلەمی سینەما کوردی چنن لە گۆر دیتون نێرنەوە بەێ گەرچی کاک عەدنانجی ئاماژە پێکرد سینەما تشتێکی بە پڕەیەکی گەلک مەزن دێتە چێکردن ji ber wî em nikarim bêjin wek hunerîndiyê niha nebûna sermayedarên Kurd û wekî dî nebûna palpiştiyekî qewî rê li ber wî tiştî kiriye ji ber wî tiştekî gelek normal e ku Kurd niha nûn û di warê sînemayê de pêşve bikevin belkî gelek beşên huner de yani mexabin ev heye ne sinema tenê belê heye lê sinema zêdetir sinema zêdetir parayekî zêdetir dixwaze sinema daha zêde teknolojî dixwaze mesela ji bo tiyatroyê pir zêde teknolojî em bêjin belkî hewce niye feqet ji bo sînemayê teknolojî pir belê mamostekerem qisey kakî çekdar ştêk bilên bi rastî paredarî Kurd ew ke parê heye xelkî dewlemendî Kurd nahwêrî bête pêş li drûstkirdinî fîlm yanî زۆر جرئەتی نییە مەسەرەن 10 ملیۆن دلاری خۆی بخاتە یان 5 ملیۆن دلار بخاتە فیلمێک و فیلمێک دروست بکە ڕەنگە کەم مەسەرەن کەمێک پارێ دەخاتە ناو فیلمەکەی بۆ چونکە دڵنیایە فیلمەکەی کە پارەکەی کە ئێستا بۆ فیلمێک دروستکردن ئەو پارەیە بۆی ناگەڕێتەوە چونکە بازاری فیلمی کوردی ئێستا زۆر لاوازە کوردی تەنێ بازاری فیلمê navnetewî nêwdewletî jî nezêde baş e yani nizam destê me da reqam tune yani derheqê viya da lêkolînê gel û çêbiye nebiye mesela bêjin Diyarbekir li İstanbolê li wekî em bêjin Hewlêrê li gelek bajaran yani ê ku çin temaşe sînema dikin nîspeta wan çi ye rêjeyê wan çi ye em nizanin
بەڵێ بەلکی ئەوکێک لە دەستی وایە تو نەنزانم ینی ساڵی چ قاس ئینسان مەسەلا لە هەولێرێ ئان لە سولێمانێت چن تەماشێ سینەمای دکن بەلکی ئەوێ ژوە بەرسیڤ بگرن فقط کاک چەکدار بەێ و هەگەر هەرچەندە ئەم ببێژن ها باشووردا ڕەوشک و هەری بەژی دناب وان سەرمایاندەراندا کەلتورێکی و ئەم بێژن ئان نێرینێکی و پشکریە سینەمایان بکن نینە ینی نەبوونە چینێکی بورژوازیە دناب کورداندا بخۆ ئاریشەیەکی مەزنە بۆ سنفا بورژوازیە تنەبە بورژوا تنەبە بەێ ئەو تشتی ناکەوە بەێ لێ بەێ بەلکی نەها حکومەتە هەرمێ دوێ واریدا gelek xebatên baş dike û wekî dî jî arîşeyekî dî jî mirov dikare qala nebûna navendekî bike. Em bêjin ya Amerikan Hollywood'e mesela di sînemaya Tirkî'de Yeşilçam heye. Lê belê mirov nikare behsa navendekî sînemaya Kurdî bike. Her wesa nebûna şirketên castingê û her wesa nebûna amûran ev hemû astengin li hember sînemaya Kurdî. û ew kesên ku ji xwe sînema jî dikin biçekî bi dilekî fedakarî bi dilsozî evê karî dikin. Rast e yani navendek tune be rastî müşkile û kêşe û problem devam dikin. Yani wek kert neha em nikarin behsa sînema em bêjin kertê sînemaya Kurdî. Yani heta Hollywood an Yeşilçameka Kurdan tune be navendek merkezek belki em nikarin bêjin sînema Kurdî giyaya asteka modern. مامۆستا حەز دەکەم ئێستا ئەو شتە قسە بکەم بەڕاستی ئێستا لە هەرێمی کوردستان کۆمەڵێک کۆمپانیای ئەهلی غەیرە حکومی نییە کۆمەڵێک کۆمپانیای ئەهلی کردی تایبەت خەریکن کۆمپانیای سینەمایی دروست بوونە و کۆمەڵێکی دیکە لە ڕێگان کە دروست بن دەیانەوێت ئیجازە و موافقاتی حکوومەت و ڕسمیات و ئەوانە وەربگرن دروست بن تا بتوانن لە داهاتوێکی نزیک وەک کۆمپانیایەکی ئەهلی وەک کۆمپانیایکی غەیرە حکومی ینی سەرمایهداری کورد پارێ لەنا ئەو کۆمپانیانەوەی پشتی هەبی و فلم دروست بکات یعنی مەبەستم ئەوەیە ئەو عەقلیەتەی دروستکردنی فیلم لە ناو سەرمایهداری کورد هەیە نەک هەر نییە 100% نییە هەیە بەڵام ترس هەیە لە گەڕانەوەی پارەکەی ترس هەیە لە قازانجی پارەکەی دەزانی سینەما وەک کارگەیەکە کارگەیەکی زۆر گەورە هەموو کارگەیەک کاڵایەکانی خۆی ئەو شتانی کە دروست دەکە دەبی باتە بازار بیفرۆشی سینەماش هەمان ئەو کارگەیە کاڵا دروست دەکات شتی لێ بەرهەم دێتن دەبێت ئەو کاڵایە ئەو شتومەکە لە بازار بفرۆشێ پارە بکاتن تا بەردەوامی هەبێتن بۆیە ئێمە باسی ئەو کێشەیە دەکەین بزەبت ناتوانانی سینەما فیلمی کوردی لە حاڵی حاضر ئێستا کە بتوانێت بەردەوامی بەخۆی بدا لە بازار یعنی لە بازارەوە پارە بێنیتەوە جارێک کە بتوانێت فیلم دروست بکە تەنها دەبێت حکوومەت پشگیری بکاتن کەرتی تایبەتی ژوردەوە دە بەو عقلەتی تازای کە دەیەوێت بێتە پێش و لە سینەما بگا و لە گرنگجی فیلم و لە گرنگجی سینەما بگاتن وردەوە دەبێتە پێشێ هاوکاری حکوومەت و هاوکاری کەرتی تایبەت ممکنە بتوان لە داهاتوێکی نزیک بازاری سینەمای کوردی ئەمە هێنگاوێن گرنگ هاتن ئاوێتن دوان ساڵێ داویدا ینی هەم لە ئەمێژم کوردن عێراقی هەم بە هەر ئەوایی بەلێ نەها پێشکەوتنێکی گەلێک باشەیە و چروسکێکی باش خویا دەبێ یانیش بۆ پێشکەوتنە سینەمای دناب کورداندا ینی مرۆڤ دکارە بەحسە گەلێک خاڵام بکە لێ باوەڕ دکەم ئەv ئاریشێن دیژی بە زێدەبوونە سینەمای فلیمان ji ortê rabin yanî zêdebûna festîvalan wekî dî çêkirina sîstemekî belavkirinê çimkî bixwe sînema di heman wextî de tiştekî bazirganiyê jî heger salon hebin heger bîner hebin bînerên sînemaya Kurdî hebin heger em bêjin desthilatێk hebe piştgiriya wî bike û wî tiştî çimkî sînema ne tenê ew ke jî mirov divê bi çavekî wek biborin yani sînema bi rastî em karin bi her şêweyê wî bi her evê wî em li ser bisekinin feqat tiştê ku li vê de balam dikişîn heve çekdar sînema tabî di dewrên di serdemên modern da
pek hat. Yani li Amerikayê zembêjin 150 sal berê sînema tere bû 150 sala ku dest pê kiriye. Rast de gelek warên em bêjin huner da. Yani tiyatro gelek tiştan da bi rastî rojaleta navên bi xwe pir parveketiye. Kurd bêhtir li parveketine. Belki em karin ser vîya jî bisekin mamoste. Yani ji bo çareserkirina van kêşan lazım ev ku çi bêkirin. Yani evana tiştên balkêşin. Fakat dîsa ziyaz hêwî darin. Yani pengavên giring hatin avêtin. Mesela konferansa Diyarbekirê ji bo min balkêş bû. Yani li wê derê ez bawer dikim raxistin ser masê. Yani çi hat gotin li wê derê ji bo çareserkirina problemên sînema Kurdî? Bara bêtir arîşa hatin diyar kirin. Yani rêka çareseriyê bi xwe nehate destnîşan kirin. Lê diyarkirina arîşan bi xwe jî ji xwe tiştekî mezin e û heger ev ji xwe arîşe diyar bin ez bawer dikim dê çareseriya wî jî hebin yani dê em bêjin ancak desthilatekî dikare evan arîşan çimkî çareser bike. Li bawaş ku hikûmeta herêmê wekî ku we got palpiştî li ew ê dike? Bele. Mesela bêjin wezaretî rewşenbîrî heye. Bele. Şoxlên wezareta rewşenbîrî çi ye li barê sînema Kurdî de? Bele min hez dikim yek tewzîh بغلط نسی لەسەر بینەران لە 28 دوازدەی ساڵی 1995 ئەو کاتە لەدایکبوونی ڕۆژی لەدایکبوونی سینەما دەژمێردرێ ئەگەر غەڵەت نەبم پێم وایە دەکات 115 ساڵ ینی بەغەڵەت نسی تاریخەکە بەغەڵەت نسیتن بەڵێ سینەما دنیایی سینەما دنیای 1995 دوازدەی 1995 بەڵێ بۆیە ئێمەش 28 دوازدەی 2009 لە بەبوونەی فیستیڤاڵی سلێمانی کورتە فیلم لەوێ برادەران یادی سینەمای زیهانیان کردەوە خڵاتەکانیشیان دابش کرد لە ئەمریکای دەست پێت کە سینەما لە فەرەنسا فرانسای دەست برادەرین لومێر بوان دەست پێت کرد بەڵێ زۆر زۆر ڕاستە بەڵێ دخوازی هەم ناوبەرکێک بدن بڕاستی گفتوگویمە گیا ئاستێکا gelek xweş û giring بەس پشتê navberkê em bi mêvanê xwe stûdyoyê guftugoya xwe dewam bikin. Têgotin ku sînemaya Kurd hîna di serdema zaroketiyê de ye. Her roja ku diçe mezin dibe bi pêş de dihere. Hîna li pêşiya wê riyeke dirêj heye. Di vê rê de her zêde ihtiyac bi piştgiriyên madî heye. Lê pêşî nîzkaya rêvebir û gel ya li hemberî sînemayê çawa ye divê em zanibin. Çimkî pêwîst e di serî de evana li sînemayê xwedî derkevin. Vêga eger em bixwazin ku li vê derê fîlmekî baş bikişînin, cihazên baş tune ne. Evana jî kamera, ronahî û tiştên dinin. An jî ji bo çapkirin û montajê laboratuwarên me tune ne. Em fîlmên xwe dişînin Îranê, li vê derê fîlmên me têne çapkirin. Evana karê şirketên taybet nînin, pêwîst e hikûmet bike. Divê bütçeyekî jê reveqetîne û pêdiviyan pêşwazî bike. Giringe sînemayê ji bo me pir e. Lê em çi qas xebitine û hikûmet çi qas piştgiriyê didê eva gelek giring e. Yek jî nebûna şîrketên ku fîlman çêbikin kêmasiyek mezin e. Vêga li welatên biyanî ajans hene, artîst û ekîbên wan hene. Her sal fîlmên hin xweşiktir û baştir çêdikin. Li vê derê ji bo sînemayê xwestekek me heye. Lê ev tiştana jî xeyal. Lîstina artîstên biyanî di fîlmên Kurd de ez ji nebûna artîstên başîn Kurd vagirêdim. Wekî din ji alî qadroya teknîkî ve jî derfetên me tune ne. Ji bo kişandina fîlmên baş an jî ji bo diqada navneteweyî de nîşandayîna fîlman derfet û tecrübeyên me tune ne. Çimkî her roj teknolojî bi pêş de dihere û kamerayên hin baş û cihazên nû derdikevin. û em jî bi qesî ku evana bişopînin û bikar bînin baş nînin. Ji ber vê yekê li pişt kamera hebûna ekîba biyanî gelek normal e. û mîna ku em li welatên din jî dibînin dema ku nû dest pê dikin ekîpmana li pişt kamera hemî biyanî ne. Mesela dema Misriyan dest bi sînemayê kirin jî wiha bû. Lê paşê xwe gihandin û fîlmên xwe bi xwe kişandin. Em jî hêvî dikin ku wiha bin. ئیشی ئەو داریە Navên de giştiya sînemayê çend mehan ber vê hatê damezrandin. Her pênc salan carekî qadro wê were guhertin. Vêga ez wek berpirsiyarê sînemayê xebatên xwe berdewam dikim. Armanca me pêşketina sînemaya Kurd û vêkirina salonên sînemayê ye.
خەباتی مەین پڕ باشێنە تابی ji bo ku ewana hemî werinkirin pêwîstî bi demê heye vêgan fîlmên ku têne kişandin kontrol dikin paşê destûra kişandinê didin berê ev tune bû ji bo vê jî ekîbek me ya baş heye ji bo pêşketin û nûjeniya sînemayê giringiya piştgiriya maddî û teknîk nayê înkarkirin pêkê di gel van hemû piştgiriyan an jî fîlmên ku bi derfetên kêm têne kişandin gelo fîlm têne temaşekirin fîlmek sînemayê bi temaşevanan digêje armanca xwe reklam ji bo nasandina fîlman gelek giring e lêya fîlmana wê li ku derê werin temaşekirin salonên sînemayê ji bo pêşketin û berdewamiya sektora fîlman cihên ku fîlm û temaşevanan digîne cemhevin براستی چند سالون هبین بره لیج بر کو وانا جکبنن و سیستم وان جکبنه تماشاوان نه هاتن و ون دابن علیم باشه بن لی علی خراب بین زیده بن وگا هدی جالی خودی وان واتین خراب کرن و لجی وان تشتین دن تینه چیکرن میناکم البر بیجی گوت لسلیمانی سالون سینما هاتن چیکرن ریوبریا حرمی سوزا وکرنا سالون سینما دا هیوی دکم کو ود دمک کندا وبن و چاندا سینما دیسا وی ورداین چمکی انسان ما پرز کو فیلمان تماشا بکه هیوی دکم کو اف سالونانا وی ورم وکرین وگا بازار دیویدیان پر باشه چمکی خواسته که تماشا کردن فیلمان پر زیده لی نبینا سالونان انسان ما ج تماشا کردن فیلم باش محروم دکه کورد بینیویتی هبینا سالون سینمای گرینگه اگر سالون هبه تو مجبوری فیلم نشان بدی فیلمین کو امدکشینن و دوشینن لسالونا نای نشاندن دنگ رنگ و کشاندن نباشه دو تعمیلی ناگری مخابن کو سالون ما توننه لید دمک نیزدا ام خوازنه سالون که نو چه بکن ببینن با آراسته براسی ویگا پرسکریکا میا هر مزن نبینا سالون که کو املی فیلمین خو نشان بدنه ویگا خباته کو سهه کو ام خوازنه سینمای بگل بدنه حسکرین جبو ویجی دوی ریوبریا حرمی وان سالمان وکه وان دمان لسلیمانی سالونک و بو و ویگا لی فیلم تینه نشاندن براسی فیلمی ویگا لبا ما فیلم تینه کشاندن لی کس نابینه بتنه دنچوین دا بیزن کو اف فیلم هاتی کشاندن و تولی فلان فستیوالی بویه ما فیلم روان جهه کو ببینن پیوسته سالون سینمای ورم بکرین ویگا لسلیمانی سالون هاتی بکرین لی لدحوق و هولیره تونه ین کم جی ناخبتنه لگوری باوری من پیوسته مرو گرینگی بدن سینمای و جی حزب کن ام جی مجبورن کو مروان بکشین سینمای بەڵێ ئەم دیسا باورانە کاک ئادنان گوتنێوە بەڵێ زۆر سپاس بەڕاستی ئەوڕۆ هیلاکمان کردوین ماندیمان کردی زۆر سپاس پێم خۆشە لەسەر کللتوری سینەمایی و بڵاوکردنەوەی کللتوری سینەمایی و ڕۆشنبیری سینەمایی هەندێک قسە بکەم تا ئێستا لە هەرێمی کوردستان لەو سێ پارێزگایی کە لە هەرێمی کوردستان هەیە هەتا چەند مانگێک بەری ئێستا هیچ ڕۆژنامەیەکی تایبەت بە سینەما وجودی نەبوو ها ئەو کەت بێم ڕاستە ینی ڕۆژنامە و کۆڤارین سینەما لەوەی هەنیان تونم گوازێ پرس بکەم وایتە ئێستا پەیدا بووە نوێ پەیدا بوو تازە پەیدا بوو پیرۆز بکەم باشە زۆر سپاس گۆڤاری سینەما نەبوو تایبەت بە سینەما کۆمەڵێک گۆڤار و ڕۆژنامە هەیە زۆر هەیە بەڵام تایبەت نەبوو بە سینەما نۆی 2009 یەکەم ژمارەی ڕۆژنامەی سینەما تایبەت بە سینەما دەرچوو لە هەولێر کە من و برادری زۆر خۆشەویستم دکتۆر محسین ئەحمەد عومەر کە پێم وایە کەسێکی بەناوبانگە لە بوارەکە و ڕۆشنبیرێکی باشە لە بواری سینەما بەیەکەوە یەکەم ڕۆژنامەی تایبەت بە سینەما یەکەم ڕۆژنامەی کوردی تایبەت بە سینەمامان دەرکرد کە ناوی سینەما کوردیکایە بەهەشت لاپەڕ دەدرسێت لاپەڕی یەکەم و ئەخیری ڕەنگاوڕەنگە ملەوەنە ئەوکانی دیکەی ڕەش و سپیەت جارێ بە شێوەیەکی کاتی ئێمە لەسەر ئەرچی خۆمان دەری دەکەین ئێمە لەسەر ئەرچی خۆمان دەری دەکەین بەڵێ ئەوە ڕۆژنامەیەکی تایبەت بە سینەما گۆڤاری تایبەتیش بە سینەما ئێستاوە خەریکە برادران دەری دەکەن کاری لێ دەکەن چەند گۆڤارێک وەبزانم دوودانە گۆڤار هەیە ئیشی لێ دەکەن و وردە وردە گرنگی پێ بدەن ئەوە پێنگاوەکی زۆر زۆر گرنگە پێم وایە لە بڵاوکردنەوەی کللتوری سینەما چونکە پێشتر خەڵک وەکو خوێندنەوە وەکو ڕۆژنامەیەش تایبەت لە بەردەستی نەبوو مەلموس نەبوو بزانی چۆن ڕۆشنبیری سینەمایی چی و سینەمای یعنی چی و ئەکتەرەکان و دەنگباسی ئەکتەرەکان و دەنگباسی فیلمەکان و فستیڤالەکان و زانستی سینەما و کۆمەڵێک شتی دیکەی سینەما و فیلمسازی بەدەستی نەدەگەیشت ڕەنگە لە ڕۆژنامەکان لە لاپەڕێک تەرخان دەکرا یان دوو لاپەر تەرخان دەکرا بۆ سینەما یان لە گۆڤارەکان
ڕەنگە هەندێک جار فیلێک تایبەت هەبوو بە سینەما باش نییە بەڵام وەک گۆڤاری تایبەت یان وەکو ڕۆژنامە تایبەت نەبوو ئەوە تقریبان لە مانجنەوە لە لای خۆمان ڕۆژنامە دەرچووە و گۆڤاریش دەررەسیتن پێم وایە لە داهاتوێکی نزیک ئەگەر پژگیری بکرێتن زۆر پەرە بەخۆی داداتن و زۆر بە جوانی بڵاو دەبێتەوە و خەڵک و بینەران وشی و خوێنرایشی زۆر باش دەبێتن ئەوانش سوودی زۆر لێ دەبینن گەرەک باشە ینی بڕاستیش خۆ بە هێنگاوێن نۆ ڤانکاران دەست پێت کرد بڕاستی کەشەدانا سینەما کوردی زێز باوەرم بە پاڵپشتیە حکوومەتە بە پاڵپشتیە سازیان بە پاڵپشتیە ئەم بێژن ئێکوش سینەمای حەستکن ینی ئەفت شغڵێکە و سایە مشتەرەکە و هەل بەشە ینی تل ئیستانبولی ئەم بێژن ئێک و دووارێ سەنعەتە کار دکن چاوان دەنێرن بۆ سینەما کوردی یعنی ئێک و کوردنن تەماشەوانێن سینەما کوردی ئێک و لە ئیستانبول ئەم بێژن هەنەیان بەێ بەێ تێن نرخاندن سینەما کوردی لە ئیستانبولێ بەێ تێنە نرخاندن تایبەت هەندێک دەرهێنەر هەنە گەلک دێنە حەزکردن یعنی یەک جوانژی بەحمانی قوبادیە و ئەوێ نەکوردنشی گەلک شوی حەستکن و هەروەسا فلیمن هەنەر سەلیم یەن کازم ئۆژی شخوا کوردی تورکیەیە ئەم دکارم بێژن لە تورکیە دوێ واریدا یان کوردە تورکیە دوێ واریدا بچێکی پێشکەوتی ترن بینەرێکی و ئەم بێژن بە سینەمایە کوردیرە مژول دەبە و دخوازێت سینەمایە کوردی تەماشە بکە هەیە چونکی دخوازن لێ دەرێ di perdêda yani di sînemayê de zimanê xwe bibînin ji xwe tiştek bibînin Belê yani di entelektüel evên İstanbulê de ez bawerim ewkên filmên gobadî di televizyonê Tirkiyeyê jî hatin belê hatin weşandin bi rastî wekî ku ez zanim yek du televizyonan da bi Tirkî dibên kaplumbağalar çi kaplumbağalar da uçar kîselekan jî difirin belê û dema hespên serxweş her wesa filma ya nîvê man heye stranên welatê dayîka min û vê dawiyê jî filma kes pisîkên İranê hes nake kişandiye Ev filmên bi Kurdîn yani belê ev tev filmên Kurdî ne Nisbeta sînema Kurdî li Iraqê bo nispeta wî a Iraqê çawan e yanî li Bexdayê em bêjin û li Basrayê û li Hewlêr wexta maruf bide berhev rewşa wê çawan e yanî Belê êsta li hemû Iraq ew ke zortirîn ew şareke zortirîn filmî lê berhem bêtin yani ew navçeyê ke zortirîn berhemî sînemayî lê bête berhem bi rastî ew sê parêzgahê Hewlêr Duhok Silêmaniye li ber rewşî emnî li ber rewşî asayişî navçekanê dîkê Iraq lêwên derê filmî sînemayî berhem nayetin çunka zor mesaîlî girîncî siyasî li gorê heye ke natwanin karî film bikin yani bota berbest bota rêgir bota arîşa li berdem drûstkirdinê film li berdem sînemakarekan ew yekem duwem kültûrê sînema xerîke lew navçekanê erebnişînekan hele naw bicê her nebe sêyem ew teknîkanê ke pêştir hebûn ewan bekariyan dehîna دوای ڕووخانی ڕژێمی سەدام ساڵی 2023 ئەوانە هەرمووی نەما خۆ ئەگەر بشما بواە بەکاریان نەدەهێنات چونکە تەکنیکەی کۆن بوو کەواتە دەبێت تەکنیکی تازە بەکار بین کە ناگاتە ئەوێ هێشتا نەگەیشتوتە ئەوێ بەداخەوە فلم دروست دەکرێتن کەم ینی زۆر کەم یان چەند شۆتێک یان چەند سکانسێک لە بەغدا لە بەسرا لە کوفە نازم لە چێ لە چێ یان لە هەر شوێنشی دیکای عێراق دروست دەکرێتن بەڵام بڵێ بەردەوامی هەیە وەکو هەولێر دوهۆک و سلێمانی نا بەردەوامی نییە بەڕاستی ێ باشە ئینشەڵا جاردن لەسەر vê mijarê sohbet û guftugoya xwe dewam bikin feqet wexta me êdî nema kak Adnan û kak Çekdar û pir spas kibiş bo beşdarbûna we bo vê em bêjin bernama me înşallah di rojê pêş ta min dîsa li ser vê mijarê گفتگوی خود دوام بکن تماشاوان نجا وکی کوان میوان می دلال هانی زمان
براستی سینما کوردی سینمایەکی نوێ ئەمکارم بێژن فقط gelek hatiye merhale û astêka baş vê hefteyê li ser kêşe û problemên sînema Kurdî em rawestiyan feqet em hatin dawiya bernama xwe heta bernama pêş me bibînin dixweşiyê de.